دەقۆزێتەوە. ئایا زانن هێزی نەرم چییە؟ هێز بە واتای توانای گۆڕینی دۆخ و هەلومەرج دێت. هێز لە کۆندا بە مانای توانای خۆستنەوەی ئامرازەکانی تۆند و تیژی و زەروزان دەهات. ئەمڕۆ ئەم پێناسەیە هێز گۆڕاوە. زاناکان ئەمڕۆ هێز بەسەر سێ بەشدا پۆلێن دەکەن: هێزی سەخت، هێزی نەرم و هێزی زیرەک. هێزی سەخت چییە؟ هێزی سەخت بریتیە لە پێکەوەنانی هێزی سەربازی، ئەمنی و هەواڵگری. بەشێکی زۆر لە نەتەوەکان بۆ ڕزگاری سوودیان لەم بەشە لە هێز وەرگرتووە. بەڵام ئەم هێزە بۆ ڕزگاری نەتەوەی بەس نییە و گەلان بەشێکیان لە ڕێگەی هێزی نەرمەوە ڕزگار. با بزانین هێزی نەرم چییە؟ هێزی نەرم بریتیە لەو ئامرازەیەکەوە ڕەفتاری معیاری ستراتیژی خۆی بگۆڕێت بێ ئەوەی زەروزان بەکاربهێنێت. واتە ئەگەر بتوانی لەڕێی پۆستنەوەی هێزی مەعرفی، ئاکادمی، دیپلۆماسی و تەنانەت ماسی میدیا و ئابووری داراییش ڕەفتار و هەڵوێستی نێرانی خۆت بگۆڕی. بەمە دەوترێت هێزی نەرم. هێزی زیرەک چییە؟ هێزی زیرەک بریتیە لە تێکەڵکردنی هەردوو هێزی سەخت و نەرم و ئامێژەنکردنیان لەگەڵ هێزی دیجیتاڵی نوێ. بەمەش دەوترێت هێزی سمارت یا هێزی زیرەک. ئەمڕۆ کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان هێزی سەختی بەکارهێناوە. ئەوەی تا ئێستا بەکارهاتووە هێزی نەرم و هێزی زیرەکە. بە تایبەتی پێویستە کورد لە دیاسپۆرا سوود لە هێزی نەرم وەربگرێت. ڕاستیەکەشی ئەوەیە کە ئەمڕۆ کاتی ئەوە هاتووە کورد شۆڕشی نەرم بەرپاکات و حکوومەتی ئێلکترۆنی لە هەندران پێکەوە بێت. دەبێت بیرمان نەچێت نەتەوەکان تەنیا بە هێزی سەخت ڕزگار نابن و دەبێت هێزی نەرمیش بخۆزین. بینەرانی عەزیز، بۆ ئەوەی بەردەوام بین تکایە ڤیدیۆکانمان پەسەند بکەن و دوای